دووبارە سڵاو دکتۆر لەو شوێنەوە ساین وتم کاک خالی شوانی ئاماژە بەوەیە کە لە کاتی تەپەڕین یاسای نەوت و گاز لە ناو ئەنجومەنی وەزیرانە دوو وەزیری کورد ئامادە بوون بۆ پێی جەنابەت سەرۆکی هاوپەیمانی کوردستانی لە پەرلەمانی عێراق ئەمەی پرسیاری وەت لێ بکەم کە بۆ هەماهەنگیەک نییە لە نێوان پەرلەمانتارەکان و وەزیرەکانە یعنی لە نێوان کوتلی کوردی لە پەرلەمان لەگەڵ کوتلی کوردی لە ناو حکوومەتە یعنی وا دەرەکەوێت بەپی ئەم قسانە وا دەرەکەوێت کە کورد لە بەغا یەک مەرجعی نەبێ کوتلی حکومی بە شێوەیە کار بکە و کوتلی پەرلەمانی بە شێوەیە کار بکە و بۆ ئەم مەرجعانیە خۆی سیستەمی ئیشکردن جیایە لە ئەنجومەنی وەزیران وەزیر کە موافق نەبوو دەکرێت لە تەک ئیمزاکەی خۆی بڵێ من موافق نیم یا من دژی ئەو بڕیارم بەڵام لەوێ دەنگدانە نظامەکەوێ دەنگدانە زۆرینە و کەمینەیە و ئێمە ژمارەی وەزیرمان کەمە ئەمە سێ وەزیر و جێگیری سەرک وەزیرانمان هەیە و زۆر جار ئەوانە لە سەفەرن بە ئیش دێن و دەڕۆن جگە لە حاڵەتی تر هەیە ئینسان نەخۆشە ئەو ڕۆژە ئیشێکی کەی هەیە هەنی شەرنی هەر چواری ئەو ڕۆژە لەوێ بن وەگوتیشم دەنگدانە بەڵام کە دێتە پەرلەمان لە پەرلەمان شتێک هەیە پێی دەگوترێ پرسوڕا بە یەکترکردن دانیشتن لەگەڵ یەکتر زۆر جار کێشەی زۆر گەورەمان هاتوۆتە پێش لە ڕێگەی کۆبوونەوە و چەند جار دانیشتن گەیشتوینە تا ئەنجام هەندە جار دەڵێن وەزیرەکان شەڕەکان بۆ ئێمە دەنێرن و بۆ ئێمەی بەجێدێڵن ئەو قسانە بە سوحبەت دەکەین مەسەلا باوێنەیەکت بۆ بێنم مەسەلا پێرار لەسەر بودجە فراکسیۆنێک هەبوو نەیدەویست بودجەکە بڕوە داوای ئەوەی دەکرد ئیلحاحی دەکرد بگەڕێتەوە بۆ حکوومەت بەڵام نەک بەناوی خۆی برێ لەبەر یەک دوو سێ لەبەر ئەو هۆیانە شتی لەسەر ئێمە زیاد دەکرد و هەندێکی کەم دەکردەوە مەسەلا دەیویست شتەکانی ئێمە کەم کرێتەوە ئێرە و حاڵی کە کەمی کردەوە ئێمە هەڵوێست وەردەگرین ممکنە بکشینەوە ئەو کات لەبەر چاوی خەڵک لایەنی کوردی نەیان هێشت ئەو بودجەیە سەر بگرێ ئەو بۆ ئێمە شتێکی خراپ بوو چکە هەموو خەڵک دەیوێت زوو بودجە تەستیق بکرێ و بڕوە هیچ فایدەی نەبوو لەگەڵ لێپرسراوەکەیان دانیشتم وتم ئەگەر وا بکەن ئێستا دەسم کۆنگرەیەکی ڕۆژنامەی وانی دەبەستم دەڵێم ئەسلی مەسەلەکە لەوەدایە ئەوان نایانەوێ بڕوە بەڵام دەیانەوێ بیهاونە ئەستۆی ئێمە گوتی ئاخرەوە ئێسکشکانە تم باش ئەوەی توش دەرزیتی ڕاکردنە ئەتووا دەکەین مەژوا دەکەین ئیتر نەتیجە دوای نیو سەعات هاتەوە گوتی موافق لە پەرلەمان ئەوە هەیە هەنی پرسپێک دەرکردن و ڕێی وەرگرتن و کشانەوە و هاتنە دەر و معارەزە بەڵام لە ئەنجومەنی وەزیران ئەوە نییە ئەجا بۆیە ئێمە لە یەکەم ڕۆژەوە لەگەڵ ئەوە بووینە کە پێویستە ئەنجومەنی نیشتمانی بۆ سیاسەتی استراتیژی دەبێ هەبێ چونکە لەوێ هەموو مەسەلەکان بە تەوافق دەبێ لەوێ تەوافقی لەسەر دەکرێت ئەوەی پەیوەندی بە حکوومەتە هۆیە بۆ حکوومەت دەڕوە ئەوەی پەیوەندی بە پەرلەمانەوەی بۆ پەرلەمان دەڕوە ئێمە لەناو حکوومەت تەنیا ئەگەر وەزیرەکانمان هەندێشت بچنەکەن سەرک وەزیران و قسەی لەگەڵ بکەن و شتێکی وا بکە کە مەسەلەکە دواخە زۆر جار شتی وا بووە کە چوون قسەیان لەگەڵ کردو شتەکانی دواخستووە بەڵام لە هەندە جاریش دێ ئەوە دەبتە دەنگدان و لە کاتی دەنگدان ئەمە زۆر ئەوراقمان لەکەنە کە وەزیرەکانمان لەسەریان نووسیوە ئێمە لەگەڵ ئەو ڕێنین و موافقنین بەڵام نایخواوە بەڵام لەناو پەرلەمان گفتوگۆ هەیە ئاخر شت فراکسیۆنەکان لەگەڵ یەکدا دەنیشن مەسەلا ئێستا قانونێک لە پێشە قانونی دادگای باڵای فدرال کە وەکو هی دادگای دەستوری وایە تقریبا ئێمە ڕێئیمان لەسەری نییە تا ئێستاکە هەندە شت دەمانەوێت دەستکاری بکرێت ئەوە ڕاگیراوە ماوەتەوە هەنی ناو پەرلەمان ئێمە دەتوانین یاری باش بکەین بەهۆی پەیوەندی بەولە ڕایگرین و پێویستە بە دوو کۆبوونەوەی بۆ بکەین و ئەو کۆبوونەوە دوا دەخەین بۆ کۆبوونەوەی تر بەڵام لەناو حکوومەت دەبێ حقیقەتەکە بزاندرێ هی ناو حکوومەت ئەو دەرفەتەیە نییە وەکو ئێمە هەمانە لەناو پەرلەمان بەڵێ تا چۆن کورد سوودی لەو یاریکردانەوە وەرگرتووە بۆ یاریکردانی ناو پەرلەمان
لە مێژووی ئێمە لە کاتی جەمعی نیشتمانی کۆمەڵی نیشتمانی کە ساڵێک بوو و ئەو دووە تا ئێستا یەک جار شتمان بەسەردا تێپەڕی ئەویش مەسەلەی زۆرینە و کەمینە بوو تەوافق نەبوو لەوێ فەرزی خۆیان کرد ئیتر ئەوە بوو کە ڤیتۆ بەکارهات لەلایەن ئەنجومەنی سەرکردایەتی و شتەکە گەڕایەوە دەناوە چتر هیچ قانونێکمان بەسەردا تێنەپەڕیەوە وابزانم لێرە ڕۆژێک بەڕێز حەسەن العەلەوی گوتبووی بەسەر فراکسیۆنی کوردستانی هیچ شتێک تێپەڕ نابێ هەنی هیچ نەبێ دەیکەینە هەڵام دەیکەینە هەرایەک لەگەر ئەو قسە لەگەر ئەو هەڕەشە دەکەین بە کشانەوە ینی ئەوانش حیسابمان بۆ دەکەن ینی وە نییە بڕێی حیساب نەکەن بەڵام لە هەمان کاتیشدا ئەمە ناتوانین هەموو شتی خۆمان بەسەر هەموو لایەنەکاندا فەڕستکەین هەندێکت هەیە دەبێت توش یارمەتی هەندێکیان بدەیت کوردی دەرەشین و شایی دەستەوایی مەسەلا ئەو کە پشتگیری لایەنی ئێمە دەکات بۆ هەندێشت دەبێت ئێمەش ئامادەبین پشتگیری لایەنێک بکەین چونکە لەگەڵمانە لە شتەکانی دامانەوێت. بەڵێ دوکتۆر ئەو قسەی کە ئێستا باست کردوتە زۆر بە سوحبەتەوە بە یەگەڵێن بەڵام ئەمە جۆرێک لە حقیقەتی تایە زۆر باسی وا کرێت کە کوتلەی حکومی شتەکان تێپەڕێن بۆ پەرلەمان و شەڕەکە تووشی پەرلەمانتارەکانەکەن بە تایبەتی باز لە مەسەلەی بودجەوەمانە ناکرێت هی بودجە بەسەلەشی زۆر معقەدە و بەداخەوە هەتا ئێستا خەڵکانی پسپۆرمان نییە لە ناو پەرلەمان لە بواری بودجە و دارایی شارەزاییان هەبێت وەکو کورد نیمانە یا هەر وەکو پەرلەمان وەکو کورد نیمانە ئەوانی کە هەموو هەیەە بەس ئێمە نیمانە بەڵێ دەورەی پێشوو مامۆستایەکی مێژوومان لەو شوێنەدانا لەگەر برادەرێکی تر دوو کەسمان دانا لەوێ کە هیچیان ئیشیوان نەبوو لە دارایی ئیش بکەن ئێستا دوو کەسمان داناوە ئیشیوان نییە چ بکەین ئەندامانی پەرلەمانمان تیان دانیە کە لەو کەسانە بن کە خبرەکی دارایی زۆریان هەیە و لە بودجە دەزانن بەڵام بە لێرەیەک تۆز بوەستین کە ئەم خەبیرە داراییەمە نییە لە ناو پەرلەمانە و ناتوانین لە کێشەی بودجە بەکاری بێنین و عەقڵەوە گاربێنین لە کاتێکا لە کوردستان سەدان خەبیری ئابووریمان هەیە ئەمە دەلالەت نییە بووی کە سیستمی دانانی کاندیدەکان لە کوردستانە سیستمێکی هەڵەیە ئەمن لێرە دووپاتی دەکەمەوە کە خۆم ئاخر جارە لە پەرلەمان بمێنم ئیتر من خەڵاس و لە کۆبوونەوەی پێش هەڵبژاردن لەگەر چەندین لا قسەم کردووە کە دەبێ حیسابی هەندێک لوجنە هەیە بیکەین و خەڵکانێک دابنین بتوانن لەو لجنانە ئیش بکەن بەداخەوە وها دەرنەچوو بەڵام یەکشت هەیە حقیقەتەکەیە دەبێت بیڵێین ئەندامانی پەرلەمان هی فراکسیۆنەکانمان بەڕاستی دڵزۆزن بۆ ئیش و کارەکانیان خۆیانی زۆر پێوە ماندوو دەکەن بەڵام ئەگەر خەڵکانێکی پسپۆر هەبە مەسەلەکە بە شێوەیەکی تر دەگۆڕە مەسەلا وەکو گوتم هی بودجە لە ئەنجومەنی وەزیران چ دەکات ئەنجومەنی دێتە دەنگدان و چکە لەوێ نیزامی ئەوە نییە ڕێککەوتن جەدوەلی ئیشکردن دێتە پێشێ 1 2 3 4 ڕێی لەسەر دەدەی ممکنە هەندە جار دەگەر سەرک وەزیران قسە بکەی بڕێ ئەوەمان بۆ دواخە بۆ کۆبوونەوەی داهاتوو ئەوە دەکرێت و چەند جاریش کراوە بەڵام لەوێ بڵێ ڕایگرە ناتوانێت بڵێ ڕایگری چونکە نظامەکە بەو شێوەیە نییە بەڵام لە پەرلەمان ئێمە ئەو بوارەمان هەیە و زە دەژمنێتەوە بۆ خۆمان جارێ لەلایەکەوە هەموو لەگەڵ یەک ئینسیجامی تەواومان هەیە تەنانەت نەک هەر هاوپەیمانی کوردستانی لەگەر گۆڕان لەگەر یەکگرتووی ئیسلامی لەگەر کۆمەڵ لەگەڵ هەندێک لایەنی تریش کە سربەخۆنە لەگەڕەوانش ئاڵگۆڕی بیرڕامان هەیە هەڵوێستەکانمان یەکە ئەوەش وەکو گوتم خاڵێکی گرینگە ئەوجا دەکەوینە گفتوگۆ لەگەر لایەنەکانی تر بۆ ئەوەی ئیش و کارەکان بڕوە دکتۆر هەر لەسەر مەسەلەی بودجە بمێنینەوەانێ زۆر جار هەموو ساڵێک لە کاتی چوونی پرۆژە یاسای بودجە بۆ پەرلەمان هەڵمەتی کە ڕاگەاندنی زۆر گەورەی بۆ وەکرێ بەڵام لە دوای پەسەندکردنەکەشی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەنێکە و لە سا 12 بودجەی پێگا لە کاتێکا خۆی هەرێم لە سای 7 هەیە سەتی 7 هەیە بەڵێ بزانین بۆ لە سا پێگا 100 ملیارە بودجێ ئەو ساڵ 100 ملیارە لەو سەدە
حەفدەی هی هەرێمە لە 100 ملیارەکەی کە ئەمانە حەفدەی هی هەرێمە ئەوجا دوای ئەوە هی دەوڵەتی ئیتیحادی و ئەو شتانێک کە هی حکوومەتی فیدرالە دەوڵەتی فیدرالە ئەوانەی دەبێت لێ دەربێنی ئەوەی لێ دەردێنی تو لە هەمووی حەفدەت هەیە بەڵام دەبێت و بەشداربی لەو شتانێک کە علاقەی بە حکوومەت و بە دەستگاکانی فیدرالەوە هەیە دەبێت پارەی لێ بدەیت مەسەلا قەرزدانەوە خۆ ناکرێت ئەوەی تر قەرز بداتەوە برن ئێمە نایدەینەوە زۆر مؤسسات هەیە دەبێت پارە بدەیت مەسەلا ئەوە لەوەی لالەیدا دەشتێنێ دوای ئەوە مەسەلا پەرلەمان ساریفی پەرلەمان سەرۆکایەتی کۆمار هی قەزا هی جەیش و هەمووی کە هەیە ئەوانە هەمووی وەزارەتی نەوت بە هەموو مەساریفەکانیانەوە ئەوانە هەمووی لی دەردێ ئەو جا ئەمە ڕەنگە ١١ شتێکی وامان زیاتر کەمتر بۆ بینێتەوە ئەوەیە کە دێ بۆ هەرێم بەڵێ هەنی کە دەگوترێ ١٧ وا نەزانرێ ١٧ هەمووی دێنە غێر ١٧ دادەندرێ ئەو جا ئەو شتانەی لێ دەردێنێ مەسەلا وەکو ئەوەی کە لە دوکانێک دوو کەس شەریکن دەرێ قازانجەکەمان ئەو ساڵ ئەوەندەیە جارێک کرێ دوکانەکەی لێ دەدەین ئەوەی دوو کەس لەکنمان ئیش دەکا پارەکەی وان دەدەین دەی ئەو جا دوای ئەوە دەرێ سافەکەی تو ئەوەندێ و ئیمنیش ئەوەندەیە ئاوایی هی بەلوغەتەکی سادە ئەگەر باسیکەین ئەوە زۆر باشە دوکتۆر زۆر باز لە مەسەلەی کەمبوونەوەی ڕێژەی کوورد دەکرێت لە ناو سوپای عێراقا کورد هیچ ئەندامێکی هەیە لە لیژنەی بەرگری و لەگومان ژمارەمان نسبەتمان کەمە ئەویش بۆ چەند هۆیەک دەگەڕێتەوە ئەفسەری باڵا و ڕوکنمان کەمە چونکە لە حکوومەتی پێشووە هەمووی دەربەدەرکراون و لادراون و ژمارەیەکی کەممان ماوە ئەوەی ماوە بەشەکیان تەمەنیان هی ئەوە نییە ئیش بکەن لە داندرێن و هەندێکیشمان هەنە هی تازە دەورەیان بۆ دەکرێتەوە هی ڕوکن و ئەوانە بەداخەوە زۆریان بیر لەوە دەکەنەوە دێنەوە کوردستان ئەوێ بەجێ دێلن و لە هەمان کاتیشدا لایەنی حکوومەتیش کەم و کوڕی زۆرە ئەوانیش فەرق و جیاوازی دەکەن بەڵێ ئێوە هیچ قسێکتان لەسەر و فەرق و جیاوازیە کردووە بەڵێ لە پەرلەمانە قسەمان کردو و ئینکار دەکەن و دەڵێن خەڵکمان بۆ بێنن دای بنێن بەڵێ کەواتە خەلەلەکە لە کورد خۆشە هەیە کە بەڵێ تێیدا بەرەو بەغدا ناچێت مەسەلا خەڵک لێرەوە دەنێردێ لە کوردستانەوە بۆ بێ بەڕووکن ئێمە فروزە لێوێ بێ مەسەلا دەورەی تەیران دەکرێتەوە کەم کەس هەیە ئێستا ئەغلبی جارێت چەند کوردێ بەبێ ئەوەی تەماشای نسبەت بکرێت ئەسان هەمووی وەردەگیرێ چکە ژمارەی کورد کەمە کە بڕوە چۆن دەکرێت و ئەو هێزە گرنگاهی هێزی هەوایی ئەتوو بەجێی بێلی بۆ هیتر و خۆتی تێدا نەبی بەڵێ زۆر باشە دوکتۆر لە پێش هەڵبژاردنەکانی ساڵی 2010 پەرلەمانی عێراقا مەسەلەی زیادکردنی کورسیەکانی پەرلەمانی عێراق لە 275 بۆ 325 بەپێی یاسایەک لە پەرلەمانە تێپەڕێنەکار پارێزگایەک چەند کورسێکی بۆ زیاکرا لەو کاتە بەڕاستی بە واضحی دەرکەوت کە کورد ئەم یاسایی بەسەرا تێپەڕێنرا لەبەرەوەی بەشێکی زۆر لە پارێزگای عەرەبیەکان زۆر زیایان کرد و پارێزگای کوردی وە هەبوو بۆ نمونە سلێمانی لە یەکەم تێپەڕاندنی یاساکە هیچی بۆ زیان نەکرا تا دواتر ڕەفز کرایەوە و گەڕایەوە ئینجا دوو کورسی بۆ زیاکرا ئەم یاسایە بۆ بەسەر کوردات تێنەپەڕی بەسەرماندا چونکە کە دانیشتین چەندین دانیشتن کرا ئێمە حەقی 40 دادەنا بۆ من ئەوە بۆ ئەوەی کە دادەنێ بیتاقەی تەموینی ژمارەکەی هات ژمارەکەی ئێمە کەم بوو دوای ئەوە گوتیان ئامادەینە تەماشای هی سجلاتی دایرەی نفوس بکەین بەبی ژمارەکەمان کەم بوو چونکە لێرە حسابەکە ئەوە بوو بتاقەی تەموینی دانرا چونکە تا ئێستا سەرژمێر نەکرایە ئەوانی شوێنەکانی تر دەستکاریان کردووە بۆ خۆیان بۆ ئامادە کردووە دەیانەوە ژمارەیان بە زێدەوە بێ لای ئێمە ئەوە نەکراوە ئێمە خۆ ناشکرێ دوای ئیلحاحاکی زۆر و چەندین دانیشتن لەگەڵیان و هەتا باڵیۆزی ئەمریکیش هات لەگەڵمان دانیشت و نوێنەری نەتەوە یەکگرتوەکان بە 1000 هەر گەیشتینە ئەو دقەی کە گوتراهی قانون دوای ئەوەی زەختەکی زۆرمان لەسەرکرا لە هەموو لایەکەوە
ینی کێشەکە لەوەدا بوو ئێمە بە ساغی هاتووە ئەوەندەمان هەیە بەڵام هەندێک لایەن هەیە بە ساغی ئیشی نەکردیە بەڵام ناتوانین بڵین ئەوە ڕاز نییە و دەبێ دایشچێنی چونکە بتاقەکەی هەیە و هەموو شتی هەیە بەڵێ دکتۆر یاسایەک لە پەرلەمانی عێراق ئامادەیە بۆ بەدادگای گەیاندنی جەش و مستەشارەکان ئەوانەی کە بەشداریان لە خەڵمەتەکانی ئەنفال و کیمیاباران ناکردەوە ئەم یاسایە بۆ تا ئێستا لە پەرلەمان قسەی لەسەر ناکراوە بۆ ئێوە ئیلحاح لەوە ناکەن کە و یاسایە زوو بە زوو یاسایەکە هەیە و ئەو دادگایە کەم کرایەوە چکە بەتەما بوون هەر بە تەواوەتی ئیلغایکەن و لای من بەڵام کێشەکان لەوەدایە لە دادگا بەعام قسە ناکرێ بڵێ ئەوانە مستەشارن هەر ئەوەندە مستەشار بووە ئەتو ناتوانانی حکمی بدەیت چونکە تەنیا مستەشار بووە دەبێت سکالا هەبێ کەسێک هەبێ بڵێ فڵانە مستەشار کوڕی کوشتومە برای کوشتومە باوکی منی کوشتووە دەستگیری داحواکەی خۆی بکات ئەوەیە مشکلەکە چونکە ناکرێ هەوا بە گوژمە برێ ئەوەندەیە و هەمووی تاوانبارە ئەدی ئەو کات ئەو هەموو جێشەی عراقیچ لێ دەکەی بۆ جا بۆیە پێویست بەوە دەکە هەر کەسێک سکالای هەیە لەسەر یەکێ لەو مستەشارانە کەسی لێ کوژراوە حەقی خۆەتی بچێت تەسجیلی داعواکەی بکە ئەو کابرای دەچێت بەڵام ئەگەر هەر ئەوەن دەبرێ نازانێت چێ کوشتویەتی چۆنە محکەمە تەماشا ناکە محکەمە تەماشای قەزیە دەکات چێ داواکارە و داوایەکە لەسەر چیە ئەوە تەماشای سەبارەت بۆ نمونە بە پرۆسەکانی ئەنفال باشتر نەبوو داواکاری گشتی لە هەرێمی کوردستان لارێکە لە شارەکانی سلێمانی و هەولێر ئەو ئەرکەی بگرتایەتە ئەستۆ داوای لەسەر و مستەشارانە تۆمارکردایەکە لە ئەنفالا بەشدار بوون جاخر ئێستاش مەسەلا ئێستاژەوە هەرماوە نەڕۆیشتووە بەڵام وەکو گوتم داواکار دەبێت دیار بێ ئەوەی داوای لەسرە دەبێت ئەویش ناوی هەبێ هەر برێ هەرچی مستەشارە ناکرێەوە قانون ئەو مەسەلەشی قانونیە و نییە بەدەست ئێمە بێ یاکێکیکە بێ بەڵێ دوکتۆر دادگای باڵای تاوانەکان مەسەلەی هەڵەبجێ بە جینۆساید ناسان بەڵێ ئەم مەسەلەی هاتوۆتە ناو پەرلەمانەوە تا پەرلەمانش بە ڕسمی بە جینۆسایدی بناسێنێ بە پەرلەمانیە مادەم دادگا بڕیاریدا خلاص بەڵێ کەواتە کورد دەتوانێت داوای قەرەبوو بکە بێگومان بەڵێ داوای کردووە کورد داواش کرایە بەڵێ یانی ئێوە وەکو پەرلەمانتاران داواتان داوا کراوە هەموو ئەوانەی کە زەرمەند بوونە لە عێراق پێویستە قەرەبوو بکرن چکە هەر ئەوە نییە زۆر بڕیاریکە هەیە بە نیسبەتی تر بەڵام دەمێنێتەوە ئەو قەرەبووەکەی دەکرێت چۆن دەکرێت بەڵێ چکە بڕیاری دادگا لە سەروی بڕیاری پەرلەمانە بەڵێ ینی ئومێت هەیە کە ئەوانەی بێگومان زەرمەند بوون لە پرۆسا قەرەبوو بکرێن بێگومان بەڵێ ئەمە ئەویش ئیسپاتی خۆی دەبێ هەبێ نەکرد کەسێک بێ بڵێ من زەرمەندم ئەویش دەبێت ئیسپاتی کە فعلەن زەرمەندە بەڵێ بەڵام ڕەنگاوانی هەڵەبجە ئیسپاتێکی ئۆتۆیان نەوێت نازانم ئەوەی هەی بێ حەقوەتی بە تایبەتی ئەوانەی کە ئێستا یعنی کەوتونە و نەساغن و ئەوانە حەقەکی طبیعی خۆیانە و لێرە دەوڵەت تحملی مەسئولیتەکە دەکا ئەوە ناگوترێ بڕۆ لە فلان فەریق یان نەفران لیوە ئەبڕۆ وەریگەلەوە دەوڵەت بەرامبەری مەسئول بەڵێ زۆر باشە دوکتۆر سەبارەت بە مەسەلەی زیادکردنی کورسی ئەو پارێزگایانە دەنگۆی ئەوە لە ئارایا بوو کە وەزارەتی بازرگانی کە ئێستا بەدەست کوردێک وەزیرێتی سەرقاڵی پرۆسەیەک بێ بووی کە ئەو مەسەلەی تەزویرە ئاشکرا بکات و ڕژەی حەقیقی و کورسی ئەو پارێزگایانە بە تایبەتی مووسڵ بگەڕێتەوە شوێنی خۆی ئەوە شتێکی زۆر گرنگە تا چۆن ئێوە نوێنەرانی کورد ئاگاداری ئەو پرۆسەیان وەڵاهی لەبەر ئەوەی لە وەزارەتە تا ئێسانە هاتوۆتە پەرلەمان ئیتر وەنیە داخلی ناوەرۆکەکەی بوو بین بزانین چییە عادەتەن ئەو شتانەش بەنهێنی دەکرێنێک بە ئاشکرا ئەگەر بە ئاشکرا بێ لایەن تێکدەن بەڵام بەنهێنی خۆیان دەستە ناو مەسەلەکە و تەماشا دەکەن تەزویرێکی زۆر کرایە ئەو تەزویرانە ئەگەر چارەسەر بکرێت تا چەند لە بەرژەوەندی کوردایە لە بەرژەوەندی زیادبوونی کورسیەکان و پێگەی کوردایە لە باخە وڵا فەرقەکی زۆر ڕەنگە نەکا بە نیسبەت ئێمە فەرقەکی زۆر نەکە بەڵام ئەوەی ئێستا هەمانە لە دەستور پێویستە بگۆڕێ هەر 100,000 نوێنەرێکی دەبێ ینی ڕێیەک هەیە کە زۆر لە ئێمەش پشگیری لێ دەکەن ژمارەی محدود دابدرێ لەوە تێنەپەڕێ 300 عێراق هەمووی 300 هەیە دابش دەکرێت بەسەر پارێزگاکان بەڵێ نەکەوە هەموو ساڵ زێدە دەکات چکە حیسابی ئەو زێدەبوونە دەکات هەر کەس لە لای خۆیەوە
زێدەی دەکاتن ئەوە شتێکی خراپ. بەڵێ دکتۆر بەپی زانیاری ئێوە ئەو مەسلەی تەزویرکردنە تا چۆن پارێزگاکانی جنوبی عێراقیشی گرتوتەوە؟ ناتوانم بڵێم پڵان پارێزگا و ئەوی تر بەڵام کراوە ئەوە شتێکی ڕوون و ئەشکرایە. دەنا مەعقول نییە مەسەلە پارێزگایەک نسبەتی زێدەبوونی بگاتە 9 کە زۆرترین حاڵەت 2.5 هی ئێمە هیچ زێدە نەکاتن ینی معقول نییەوە. بەڵێ هی ئێمە نەیان کردووە و دووەم شتێکی کەشێ دەبێ بیڵێن لای ئێمە کەسانێک هەنا کە دەری ناهێنن بتاقەی تەمینی. دووەم وەکو باز دەکرێت هەندێک بە سەختیش بە ئاسانی خەڵک ناتوانێت ئەو بێتاقانیان بدرێتێ مەسەلا بە نسبەت ئەو فەیلی و مەسیحیانەی هاتن بێتاقەی تەمینیان نەبوو. ئەگەر ئەو بۆ ئەوانش بکرا بە تۆزێک تەسیلات بکرا بە لە ئێمەش زیاتر دەبوو. بەڵێ زۆر باشە. دکتۆر 2 دقیقە کاتی بەرنامەکەم ماوە ئەمە وەکو دو پرسیارێک لێ بکەم کە دەمێکە ئەو پرسیارە لەسەر دکتۆر فواد مەعسوومە کرێت. ساڵی 2009 بەڵگەنامەیەک بڵاوکرایەوانەیە کە بەپێی ئەو بەڵگەنامەیە نامەیەکی چەنابتە بۆ وەزیری دەرەوەی دانیمارک دیفاع لە نزار خەزرەجیەکەیت کە بەشدار نەبووە لە مەسەلەی ئەنفاڵە و پێویشی بێتاوانە. ئەم نامەیە ئەسڵی هەیە نەمگوتووە بەشدار ئەگەر واش بێ بۆ نامەوە بەچمە بەسێک نەمگوتووە بەشدار نەبووە گوتومە بە پێی معلوماتی حسب معلوماتیدا دقەکە ئەمە نووسیمەوە ئیمزام کردووە خۆی 2 مەبەستمان هەبوو لە یەکەوە دەمانویست ڕای بچێشین بەلای خۆماندا کە ئەفسەرێکی گەورەی عێراقیە و ناوبانگەشی زۆری هەیە لە ناو جەیش کەسبی بکەین و دوای ئەوە ئەو کاتە هیچ معلوماتێکمان نەبوو کە نزار الخەزرەجی بەشدار بووە لە عملیای ئەنفال و چیمێبەر. بەڵێ بەڵام وابزانام هەرزوو بە زوو ڕێکخراوی چاک هەندێک بەڵگەی لەسەر بڵاو کردەوە. ئەو کاتە هەر قسە بوو هیچ بەڵگەیەکی ئەساسی نەبوو. بەڵێ زۆر باشە. دکتۆر فواد هەدەفەکەش ئەوە بووە ڕای بچێشین بەلای خۆماندا پێمان شتێکی بەڵێ تا چەند لەو هەدەفە سەرکەوتوو بوون؟ سەرکەوتوو نەبووین. بەڵێ هەوڵێک بوو دامان سەرکەوتوو نەبووین. بەڵێ نەیدەوێرە زۆر لە سەدام دەترسە. بەڵێ زۆر باشە. دکتۆر فواد مەعسووم سەرۆکی هاوپەیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆم دیدارە. وەڕێزانم دیداریم هەفتەیەمان کۆتایی هات تا بە گەشتنەوەیەکی تر لە شادی دابن. دکتۆر شان دەستخۆش.